بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان دوو ڕۆژە وەفدی حکوومەتی کاربارەکەری هەرێم ڕۆشتنەوە بەغداد بۆ قسەکردن لەسەر موچە و بودجێ هەرێم و پرسی داهاتەکان بەڵام بە پێ و زانیارانی هەن ناکۆکیە لە بینی هەرێم و بەغداد بە تایبەتی لەسەر داهاتی گومرگی هەرێم و باج و ڕسومات هەروە تێچووی نەوت کە تاکو ئێستا یەکلا نەکراونەتەوە لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین ناوڕۆکی کێشەکان چین و کێشانێکی ئێستا لە بینی هەرێم و بەغداد هەیە و ئایا چۆن موچەدێ و چۆن مامەڵەی لەگەڵا دەکرێت و چۆن کێشەی داهاتەکان لە باج و ڕسومات لە بینی هەرێم و بەغداد چارەسەر دەکرێت و ئایا تا چەندێک گرینگە حکوومەتی هەرێم لێرە پێداچوونێک بەو باج و ڕسوماتانەدا بکەوە هاوتای عێراقی بکە لە کاتێک ئێستا عێراق داوای هەموو داهاتی باج و ڕسومات دەکات لەگەڵ هەرێک لە بەڕێزان دلێر مەحموود ئابریناس و ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە لیژنەی دارایی لە ستۆدیۆ هەروە لە بەغداوە دکتۆر حەیدەر بەرزندی شارەزایی کاروباری عێراق لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا دلێر بەخێربێن سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا لە وەفدی هەرێمەوە دەست پێ بکەین سوپاس دەکەم لە وەفدی هەرێمەوە دەست پێ بکەین دوو ڕۆژە لە بەغدان بەڵام هیچ ڕوونکردنەوەیشیان نییە ئایا کێشەکە چیە لەگەڵ بەغداد بەکوێ گەیشتوون چۆن موچە دێت و چەند موچە دێت بۆ ڕوونکردنەوەیەک نادرێت بە خەڵکی کوردستان لەسەر ئەو گفتوگۆ یانە ناشەفافیتێکەیە لە گفتوگۆکان وڵای بەڕێی من هەڵبەتە کە ماوەی دوو ڕۆژە لەوێن و هیچ تەسریحێک نادەن خەڵک بزانێت چۆنە هەڵبەتە نەیانتوانیوە لەگەڵ حکوومەتی فیدراڵ عێراقی فیدراڵیا بگەنە نەتیجەیەک کە بەدڵی هەرێمی کوردستان بێت حکوومەتی هەرێمی کوردستان بێت حکوومەتی کاربەڕێکرد بۆیە هەڵبەتە کە تاکو ئێستا هیچ تەسریحێکیان ناوە بەڵێ کێشە هەیە خۆیان حتمێن باشە بەس دەڵێن داوای دوو موچیان کردووە وەفدی هەرێم داوای دوو موچیان کردبێ موچەی مانگی حەوت و هەشت خۆی داوای موچەیە بکە یان دوو موچە بکەی ئەمە نییە تۆ تەسریحاتی ئوروژێنەر و خەڵکین کرد و دڵخۆش کرد و لۆ سەرەوانە بێ خۆی لە کاتی خۆیان ڕێکەوتن هەبووە لە بینی حکوومەتی هەرێم و لەگەڵ حکوومەتی فیدراڵیا پێشەوە یاسای بودجەی 2023 دەرچێ هەر لە کاتی یاسای بودجەی 2023 کە 24 کە دەرچووە هەر عینەشت لە مادەی 21 بودجەیە کۆمەڵێ شت دەستنیشان کراوە کە ئەرکی حکوومەتی هەرێم چییە کە جێبەجێکا و ئەرکی حکوومەتی ناوەندیش چییە کە جێبەجێکا یعنی هەردوو لایەن ئیلتیزاماتیان هەیە ئەو ئیلتیزاماتە وەکو ئەرک و مافە ئەبێ هەردوو لایەن ئەرکەکان جێبەجێکەن اینجا مافەکان ئەگەڕێتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەڵام ئەگەر بێت و ئێمە هەر لە خۆم تەسریحات بدرێ بڵێم موچەی دوو مانگ جێ بەسەرێکەوە ئەرکەکانیش لە هەرێمی کوردستانەوە جێبەجێ نەکراوە بە پێی ئەو اتفاقی کە کراوە باواز ئەو اتفاقی سیاسیەش بێنین بەڵام با بگەڕێنەوە بۆ شێوە قانونیەکەی کە هەیە کە مادەی 21 ئەو بودجەیە کە لە بۆ ساڵی 2024 و 25 ژانراوە و ئێستا کە چۆتە بواری جێبەجێکردنەوە پێویستە حکوومەتی عێراق ئەو وەختە کە حکوومەتی هەرێم هەردوو لایەن ئەرکەکانیان جێبەجێ کرد هەڵبەتە پێویستە هەموو هاوڵاتی هەموو کارمەندێکی عێراقی یاخود هەموو موچەخۆرێکی عێراقی وەکو موچەخۆرەکانی تری عێراق چەند موچیان وەرگرتووە ئێرەش وەریگرێت بە هەمان شێوەکە هەیە بەڵام هەڵبەتە کێشە هەیە کێشەکان بەس کێشەکە چی ئێستا مامۆستا دلێر کێشەکە چی ئێستا باسی مادەی 21 بودجێ عێراقت کرد باسی داهاتی نانەوتی دەکات داهاتی باج و ڕسومات و گومرگ دەکات یاخود ئێستا و کێشێک کە دروست بووە چۆنە ینی لەسەر داهاتی هەرێم لە باج و لە ڕسومات و لە گومرگ بەڵێ خۆی هەر لە تاکو ساڵی 2013 کە بەردەوام بودجە هاتووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ساڵانە لەرەوە بودجە ئەوەی تیا بووە کە پێویستە حکوومەتی هەرێم داهاتە نانەوتیەکان گەڕێنێتەوە بۆ بەغا لە دوای ئەوە کە دەگەڕێتەوە بۆ بەغا ئاچێتە سەر خەزیێنەی ئەوێ خەزیێنەی حکوومەتی فیدراڵی کە ئەگەڕێتەوە بۆ ئەوێ اینجا لە دوایەوە بە پێی قانونی بڵین قانونی ئیدارە و مالی فیدراڵی باشە یاسای کارگەر و دارایی فیدراڵی بە پێی ئەوە مادەیەشەیە کە مادەی 29 باشە بە پێی ئەو مادەیە لێجێ ئاکرێتەوە کام لە داهاتانە داهات هەیە بە کاملی ئەگەڕێتەوە بۆ هەرێمەکان و پارێزگاکان داهاتی شەیە لە 150 دەگەڕێتەوە داهاتی شەیە بە کاملی ئەبێ بچێتە سەر گەنجینەی حکوومەتی ئیتیحادی اینجا لێرە یەکێک لە کێشەکان ئەوەی کە چەند وەختە ئێمە گوێمان لێبێت و ئێوەش کە خەڵکی تریش گوێی لێ ئەبێ مەسەلەوە ئەزانین ئەوەی کە حکوومەتی هەرێمدا حکوومەتی ئیتیحادی داوای کردووە لە 150 داهات
تەنها لەسەر داهاتی گومرگەکان بێ نەخێر زۆر کێشەی تری تیا هەیە بۆ نمونە داهاتی گومرگ بەپێی قانونی ژمارە 29 ساڵی 2010 ئیدارە و مالیە لە مادەی 29 بەڵێ بەپێ ئەوە بێت گومرگ و دەواازە گومرگ و لەگەڵ چ ڕستم چ باجی دەواازە سنووریەکان لە 100 دەگەڕێتەوە بە حکوومەتی ئیتیحادی سەبەغدا دەڵێ دەبێ هەمووی بۆ بەپێ ئەوە بێ کە لە یاسای بودجەی ساڵی 2023 لە مادەی 21 جێگیر کراوە کە پشت بەسرێت بە مادەی 29 قانونی ئیدارە و مالی ئیتیحادی یعنی لەو کاتەیە لە سەدی داهاتی گومرگ ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی بۆ خۆشی دەبێت بە پێیەوە بێ بەڵێ ئەوەی کە لە 150 ئەوە نییە لە 150 ئەو لە 150 کە ئەڵێ باجی دەواازە سنووریەکان چییە چەند بابێکە گرێتەوە یەکێک لەو بابانە مەسەلەن یەکێکە سیارەیەکە با بۆ وڵاتێکی دراوسێ لەگەڵ کاتی سیارەکان ڕسوماتێکی لێ ئەسەرن مەسەلەن لێرە سیرەکەی باج و ڕسوماتی سەرگەشتیاران کە لە فڕۆکەخانەکانەوە یان گەشتەکەن یاخود ئەو باجەی کە ئەو ڕسوماتی کە لە تیارەکان لە تیارە وەرەگیرەکە لە خاکی هەرێمی کوردستانە دەنیشتنەوەوان یاخود حەوێنەوانەیە یاخود لە کاتێکە کە مردوویەک لە مردوویەکی عێراقی تەرمەکەی دێنرێتەوە بۆ عێراق لە چەند ڕسومێک لێ وەرەگرن ئەمەیە لە 150 بە پێی قانونی ئیدارە و مالیە ئەمە لە 150 بۆ هەرێمەکان و پارێزگاکانە لە 150شی بۆ مرکزە ئەیژینا بە پێی ئەو قانونەکە هەل لە قانونی بۆ جەژ یەکگیر کراوە بە پێی ئەوە ئەو داهاتی گومرگەی کە هەیە لە 100 ئەچێتەوە بە حکوومەتی مرکزی بۆ هەرێمیش نایەتەوە بەڵێ بۆ هەرێمیش نایەتەوە اینجا لێرە ئەمە ئەوە نییە کە ئیمڕۆ بێت یعنی لە کاتێکا کە بودجە هاتەوە بۆ عێراق تاکو ساڵی 2013 کە بودجە هاتەوە بۆ کوردستان بە هەمان ئیتیفاق بووە بە هەمان ئەو قانونە بووە هەموو ساڵێکە و پارەیە مەقاسە کراوە بەڵێ مەقاسا کرێ خۆچیە کەچێتەوە سەرخەزانێ مەقاسا کرد دوای حکوومەتی هەرێم چەنی بەرەکەوێ ئەوەی لێ ئەبڕن و مەقاسە ئەکرێ مەقاسە ناتوان لێ بکرێت لەبەرەوە ئەمە ئێستا حکوومەتی هەرێم کردوێتی بە هەڵا کاکە پێشتری شەروا بووە ئێستا بۆ ئیتر یعنی ئەگەر ئەیانێ چاوبەست لە خەڵک بکە حکوومەتی هەرێم یعنی ئەم وڵاتە خەڵکی شارەزای تایە خەڵکی زانای تایە ئەوانە هەمووی قانونە بە پێی قانون حرەکە ئەکەن عێراق بە پێی قانون حرەکە ئەکە بە پێی قانون ئەجوڵێتەوە پێی قانون قسە لەگەڵاکە نازانم ئەمانەی ئێمە نازان بت بڵێم چی ئایا لێی نازانن بڕوان ناکەم لەو کوردستانە خەڵکی شارەزای زۆر لێە ئایەوە ئەزانن ئەمە مفاوەزاتی سیاسیە ڕاکێش بتانی ڕایکێشی بتانی گرژی گەیتەوانێ بتانی بڵێ مناوەڕێ پێ بکەیت ئەمە قانونە خۆی دەبووانیش بەم ڕێگەی دەرچێت 2009 ئەبووایە لە یاسای بودجەیە بوو وترایە بەم شێوەیە بەو شێوەیە نیان وتە ئیشارەتەن یاخود بە پێی یاسای بەپێی یاسای کارگێڕ و دارایی فیدراڵی بێت لێمە خزمەت ماوەسەر سەر باز و رسوماتیش قسە دەکەین ئەرێ چۆن یەکلا دەکرێتەوە دەچینە بەغدا لای دکتۆر حەیدەر بەرزنجی کە لە بەغداوە لەگەڵمانە کاک دکتۆر سوپاسیان بە دەبوونی جەنابەت دەکەین زۆر سوپاس دەکەین کە لە بەغداوە لەگەڵمانی جەنابەت نزیکتری لە ناوەندی بڕیار لە بەغدا ئەگەر پێمان بڵێ چیە لەبارەی داهاتەکانی هەرێمی کوردستان لەبارەی موچە هیچ مەترسیەکەیە چونکە باز وایە گومان هەبێت لە داهاتەکانی هەرێم لەبارەی داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان بەڵێ زۆر سپاس بۆ جەنابەت کاک حەکیم بۆ میوانە بە ڕێزەکەت بۆ بینەرانی کەناڵی پەیام بەڕاست مشکلەیەکی ئەمە معقەدی مڕەکەب هەڵێن یانێ تازەش نییە هەموو ساڵێک هەموو حکوومەتێک کە تەشکیلەکرێ ئەو کێشانەیەنە پێش کێشەی بودجەی هەرێم و کێشەی نەوتوغاز و خاڵە سنووریەکانە یعنی هیچ ساڵێک جدی نەبووە وەکو ئەم حکوومەتەکە ئەم کێشانە حەل بکرێت ئەیانەوە حەل بکرێت بەڕاستی سەرۆکی وەزیران محەممەد شیع سوودانی ئەزمەیەکی نییە بەرامبەری کورد یا بەرامبەری سیاسیەکانی کورد ئەوێ التیزاماتی هەردوو لە جێبەجێ بکرێت
بەڵام مشکلەکەی ئەوەیە هەرچی سیاسی کوردەکانی هێنە بەغابەت داوای پارەکەن، بەڵام ئالیەتی تەنزیمکردنی ئەو مۆزوعی پارە و ساڵە سنووریەکانە و ناردنی نەوتەوە و معاشی مۆزەفەکانی هەرێمی کوردستانە لەم مۆزوعە بەڕاستی حکوومەتی هەرێم جددینی. ئەنی وەکو جەناب دەزانی وەفدێکی حکومی لە بڵێن اتحادی هاتۆتەوە بۆ تەدقیقکردنی قەوائمی مۆزەفەکانی هەرێمە. تۆ بۆچی پێناڵێ ئەوە نەمۆزەفم هەیە، بۆچی پێناڵێ فەرمو ئەوە قائیمەکانە ئەتوانیت تۆ سەیری ینی محاوڵاتی کورد تاوانی چییە ئەگەر لایەنە سیاسیەکانە حکوومیەکانە نایانەوێت کەشەکە حەل بکات. ئەمڕۆ دەنگۆیەک هەیە کە وتیان سەرۆکی وەزیرانێتی ئێمە معاشی 2 مانگی خەڵک ئەین، بەڵام بەمەرجێک قائیمەکانمان بۆ بینێرە. طبعا ئەمە ئیشی حکوومەتی اتحادی نییە، بەڵام حکوومەتی هەرێم ئەڵێ ئێمە داهاتی ئێمە بەشمان ناکە، دەبا شەقەی ناکە، بەشتان ناکە، قەرزارن، کۆمپانیەکانی دەرێنانی نەوتە قەرزاری ئەوانن، تقریبا 26 تا 27 ملیار قەرزاری ئەو کۆمپانیانە لە کاتی شەڕی داعشە. هەمووی ئەتوانی حکوومەتی ناوەند لەسەر ئاستی خۆی داینێ، بەس بەمەرجێک کە بزانین ئەو داهاتەی هەرێمە چی لێ، بۆ چۆ ئەڕات، چۆن سەرفەکرێت، چەند مۆزەف هەیە. ئەی وەکو ئەوەیە کە وەزارەتەکانی عێراقی تر، بەڵام تۆ ئەتەوێت کادری حزبیەکان حسابەکەی ئەم کەسانش کە ئیشەکەن لە دام و دازگاکانی نەحکوومیەکانە ئەوانش بیکەی بە مۆزەف و بخەیتە سەر لیستی مەعاشەوە، ئەمە پێ قبول ناکرێت حکوومەتی اتحادی. و بە هەمان شێوە ئەبێ عیلاج بکرێت. ئەگەر ئیرادەیەکی حەقیقی هەبێت حکوومەتی هەرێمەوە، من پێم وایە ئەو مۆزوعانە حەلەکرێت. وەفدێکی تقریبا 10 ڕۆژی لەمەوە پێش وەفدێکی دیموکراتی کوردستان هینە لە بەغا بووە، وەفدێکی هەولێر باسی ئەوەی کردبوو، باسی هەڵبژاردننی هەرێمە، و پێم وایە ئەم هەڵبژاردنە ئەکرێت لەگەڵ هەڵبژاردننی پارێزگاکانی عێراقە، وتیە داوایان کردبوو کە بەیە کۆ بکرێت. پێم وایە ئەکرێت مۆزوعی نەوت ئەو جەناب تەزانی تورکیا ئیستیغلالی ئەو مۆزوعە بکات، داوای کردبوو کە هەموو بەرمیلی نەوتێکە $3 بباتەوە بۆ خۆی و کەمیەکەی خۆی مەحدود کات. حکوومەتی اتحادی وتی ئێمە تەعویزیەکەین، حکوومەتی هەرێم 450,000 بەرمیلە نێرێتەوە، لەولاو تەعویزەکرێ بینێرن بۆ بەغا خۆی ئەیفرۆشێ لە ڕێگەی بەسڕە و تەعویزی پارەکە ئاکات. ئەو معاناتە کەی حەل ئەبێت، ئەمانەوێ حەل بکرێت. ئەمڕۆ وەکو جەناب دەزانێ چەند معداتێکی زۆر هەبوو، هی مەسفابێجی گەڕایەوە بۆ مەسفاکە بە جۆری حکوومەتی اتحادی، بە جۆری شخصی خۆی. بەڵێ ئەوە چی بۆ کەلوپەلانە لە هەرێم؟ ئەوە لە هەرێم بوون، لە هەولێر بوون. بۆ مشکلەکەی ئەوەیە چەند ساڵێکی ئەوەی بێجی بوو پێش کاتی خۆی داعش کە لە بێجی بوون هەڵوەشاندووە و فرۆشتیانە بە تاجرەکانی هەرێمە. بەڵام نازانم ئەمە چۆن تەوزیفەکرێت، ئەنی چۆن تۆشتی حکوومی دزراوە ئەیکڕی. ئەوە بەلامۆ سەیرە بەڕاستی. بەڵام بەغدا وەری کردەوە ئەو بڵێن پارچانەی پاڵاوگەی بێجی هەمویان گەڕاونەتەوە لە هەرێمەوە لە سا 60 گەڕایەوە لە سڵاشی زۆر باشە. باشە کاکتۆر، بەس ئەوەی کە لێرە هەیە ئێستا بۆ نمونە وەزیری دارایی دوێنێ پێشوازی کردبوو لە جێگری کونسوڵخانەی ئەمریکا لە هەولێر، دەڵێمە هەموو پامەندێکمان جێبەجێ کردووە، بەس ئەوەی تایبەتە بە دیوانی چاودێری دارایی عێراق. بەرەز وتت لەبارەی لیستی موچیان پێ نەدراوە، ئەی سەبارەت بە داهاتی ناوخۆ راپۆرتەکە بەدڵیان بووە لێکۆڵن و لە داهاتی ناوخۆی هەرێم لە باج و ڕسومات لە گومرگ؟ طبعا ئەبێت تەدقیق بکرێت ئەو شکاتی، یعنی راپۆرتەکە بێتە ناو بەغا و لەوێت تەدقیق بکرێت و کێشەیان نییە، بەس مهم بە شەفافیت ئیش بکرێت. یعنی مشکلەکەی ئەوەیە حکوومەتی اتحادی لەگەڵ حکوومەتی هەرێم
شەفافیت و ئیشکردن بە واضحی بۆ ئەوە کێشەیەکی دروست نەبێت من ئەزانم و خۆت هەمومان ئەزانین ئەو کێشانە هاوڵاتی کوردستانی باجەکەیە مۆزەفی هەرێم باجەکەیە ئەوە عقوبەیەکی سیاسی نییە ناڵێم ئەم پیاوە ئەم سەرۆکی وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی کێشەی نییە لەگەڵ ئەوە حل بکرێت چەند جارێک شاتووە چەند جارێکیشی هەوڵیاوە ئەو مەشاکلە سیاسێنان لە ناوی هەرێمە حل بکاتەوە لە نێوانی شێتی لە نێوانی پارتیە لە نێوانی لایەنەکانی ترەوە تەدەخولیشی تیا کردبوو بۆەوە مۆزوعەکە گەورە نەبێت چەند جارێکە کاکبافڵ هاتەوە بۆ بەغا خۆتەزانیت و ئەوانش هەمویان ئەندامێکین لە یەک تەحالوفی سیاسین لە پەرلەمانەوە لە حکوومەتەوە بەڵام مشکلەکەمان ئەوەیە ئیتیهامکردنی یەکتری نەشەفافیەتی بەرامبەری حکوومەتی ئیتیحادی کاک حەکیم حکوومەتی ئیتیحادی بە هەمان شێوە هاوڵاتیشی هەیە تقریبا 15 محافظەت بەڕێ ئەکات هەموو مانگێک معاش تەخیر نابێت نازانم ئەم کێشەی هەرێمە کێ حەلەبێت باشە بەس کاوی تۆ ئەگەر پێمان بڵێ بەڕێزت ئاگات لە ناوەندەکانی بڕیارە لە بەغداد دیدار تێ لەگەڵ سەرکردەکان ئێستا بەغداد ئەگەر لیستی موچە شەفاف بێ داهاتی ناوخۆ ئەو دیوانی چاودێری دیارە عێراق لێرە بوو بینی بکە کێشەی موچە دەمێنێت؟ نا کێشە نامێنێت خۆشم یێمەوە لەم بەرنامە و ئەگەر حکوومەتی ئیتیحادی التزاماتی نەبوو وەڵێم وەڵا حکوومەتی ئیتیحادی التزاماتی نییە بەرامبەری هەرێم و ئەبێ حکوومەتی ئیتیحادی تاوانبار بکەینەوە باشە بەس التزاماتی نەکات بەڵام ئەگەن ئێستا هەرێم دەبێت چی بکە بۆ نمونەبەوەی کە نەک موچە بەشە بودجەکەش بێ پارەی موچە بێ پارەی پرۆژەکان بێ خەرجی دام و دەستگاکانی حکوومەت بێت دەبێت چی بکە بۆ نمونە پابەندی خۆی جێبەجێ نەکردووە؟ ئەدنا تا ئێستا جێبەجێ نەکردووە ئەبێ جێبەجێ بکات و کێشەیەشی نییە باشە هیچ مانعێک نییە هیچ مبەررێک نییە تا حکوومەتی ئیتیحادی موچە و بەشی داهاتی هەرێم نەنێرێتەوە بۆ هەرێم بۆ چی کێشێک ئەوانە شەریکن لە یەک وڵاتن لە یەک حکوومەتن لە یەک مؤسسەی تەشریعیە تر بۆچی نانێرێت بەس کێشەکەمان ئەوەیە هەرێم حکوومەتی هەرێم کە باسی ئەو شتانە ئەکاڵە لە دەسەڵاتی ئێمە و لە سەلاحیەتی حکوومەتی هەرێمەوە و ئەتانەوێ ئەم دەسەڵات و سەلاحیەتە نەقڵ بکرێتە بۆ حکوومەتی ئیتیحادی شتی وانە ئەوانش دستور ئەزانن سنووری دستوریەکەیان چییە ئەیانەیە کێشەکە حل بکرێت لە بدایەتی تەفاوزەوە مەبەسم ئێساش قانونی نەوت و غازیش زۆر لە کێشەکانیش حلەکات چاوەڕێ ئەوە ئەکەین کە حکوومەت بینێرێ بۆ پەرلەمان و لە پەرلەمان مناقەشە و قرایی یەکەم و دووهەمی لەسەر بکرێت دوای دەنگی لەسەر بدرێت ئەوەش تهدیدی کۆمەڵە شتەکات و ئەم هەموو ئیتیهاماتە لە پێشتر کە کراوە بەرامبەری حکوومەتی ناوەند و حکوومەتی ناوەندیش بەرامبەری حکوومەتی هەرێم کۆتایی بێت. بەڵێ سوپاس دەکەم دێمە خزمەت کاکتۆر لەسەرەوەش قسە دەکەین ئایا ئەگەر بڵێن وردبینیش تەواو نەبێت بۆ لیستی موچە بێ بۆ داهاتی ناوخۆی هەرێم بێ ئایا موچە وەکو مانگی ڕابردوو 590 میلیارەکە دێمەوە خزمەتت مامۆستا درێر سەبارەت بە ئەو باسی داهاتی گومرگەکان کرد کەوتت هەندێک ڕسوماتی زۆر کەم نەبێت کە لە 150 بۆ هەرێمە ئەگەر نەبەغدای سەداوا دەکات هەموو باج ڕسوماتی خاڵە سنووریەکان بۆ خۆی بێت ئەی سەبارەت بە باج ڕسومات لە ناوخۆی هەرێم ئەوەی کە لە فەرمانگەکان زەچی فەرمانگەی هەرێم بێت چی ئیتیحادی بێ ئەوە چۆن یەکلاکراوەتە پیاسە ئیدارەی مالی. سڵام بۆ کاک دکتۆر حەیدەریش دەمزانی خۆی بەپێی قانونی ئیداری مالی لە مادەی 29 ڕوون کراوەتەوە کە چیوچیە بۆ نمونە ئێستا یەکێک لەو شتانەیە پارەی ئاوڕۆ باشە ڕسوماتی شارەوانیەکان باشە یان هەر ڕسوماتێکی تر کە لە ڕێگەی حکومە مەحەلیەکان وانی لە ڕێگەی پارێزگاکانەوە ئەنجومەنی پارێزگاوە دائەنرێ بەپێی ڕێنمایی و ئەمانش هەر عینەشل لە 150 ئەبێ بگەڕێتەوە بۆ بڵین لە 100 ئەو بۆ نەخێت لە 150 ئەگەڕێتەوە بۆ سەریکە لە 150 ئەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم لە 150 بۆ ئەچێتە خەزیانەی حکوومەتی ناوەندیێوانەیە
تەنها ئەوەی کە ناگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێم بەڵام بێ و پارە لە سەد بۆ هەرێمەکانە هەنێ دامەزراوە هەیە کە تەمیلی ذاتی ئەم دامەزراونکو کۆمپانیایکی گشتی و کۆمپانیا گشتێ بە مەرجێ حکوومەت خاوەنی بێت یان هەنێ بەڕێوەبەرایەتی گشتی هەیە کە ئەمانە شخصێتێکی معنەوی خۆیان هەیە سەربەخۆیەکی ئیداری و ئابووری خۆیانیان هەیە ئەمانەش داهاتەکانیان ناگەڕێتەوە بۆ حکوومەتی مرکزی لەبەرچی لەبەر خۆیان تەمیلی بودجێ خۆیانەکەن خۆیان تەمیلی بودجێ خۆیانەکەن ینی هەنێ بەڕێوەبەرایەتی گشتیە یان ئەمانە کە بڵین کارەکەن شتەکەن دا ئەندە سەر بۆ وەزارەتەکانی ڕوون بێ لای بینێران ئێستا لە 150 باز و ڕسوماتی فەرمانگەکان ئەو زەم جگە لە ئاو کە ئەوە بزەم لە 100 بۆ هەرێمە فەرمانگەی شارەوانی وایە نەخێر ئەوی شەرعی نەشر لە 100 ئاوەڕۆ شارەوانیەکان بۆ خۆیان دەبێت ئەمەش لە 150 بۆ حکوومەتی مرکزیە لە 150ەتی بەپێی چی بەپێی مادەی 29 لە قانونی ئیدارەی مالی عێراقی ئێستا مامۆستاگە لە 150 باز و ڕسومات لە فەرمانگەکانی هەرێم بۆ بەغدا بێت ناوی پێداچوونەوەی بکرێ بۆ باز و ڕسوماتانەی کە زیاتر ئێستا پێشتر لەم کابینەیە زۆر مشکلەکە لەوەیە جارێ مشکلەکە لەوەیە جارێ حکوومەتی هەرێم تاکو ێسانی زۆر احتیادیە ئێمڕۆ لە ڕێگەی میدیاوانەیە لە ڕێگەی دیدار کۆمەڵی سمینارەوە ڕوونی بکاتەوە بۆ خەڵک ئەمە حکوومەتی عێراقی ئەمەی ئەوێت و ئێمەشەوە ئەوەی حکوومەتی عێراقی زۆر کەڕەکە داوای ئەکات یعنی ئەوەیە کە لە پێشەوە ڕێکەوتنەکان ئەکرێ حکوومەتی هەرێم پێی نازانێت بۆ نمونە لە پێشەوەی یاسای بودجە پرۆژه یاسای بودجە بچێتە ناو پەرلەمانی عێراقەوە ئەوە حکوومەتی هەرێم پێی لەسەر ئەوە دابگرتایە کە ئێمە پابەت نابین بە یاسای ژمارە 29 قانونی ئیدارە و مالی عێراقیەوانێ بەڵکو بەپێی ئەمانە ڕازیە بین بەڵام خۆی لە مادەی 21 بودجە ڕازی بووە حکوومەتی هەرێم ئێستا نازانێت چۆن لی دەرچێ ئێستا یەک لەیەوە کاڵێمە لە 150 داهاتمان نردووە لە 150 داهاتە نردووە خۆی بە مقاسەیە ئەوەی کە تۆ نردووتە کە گومرگە پارەی گومرگی دەواازەکانە پێویستە لە 100 بەپێی ئەو یاسایە بچێتە ناو خەزیانەی حکوومەتی مرکزیەوەی تۆ خۆسە لە ئەمە لە تاکو ساڵی 2013 کە بودجە هاتەوە بۆ هەرێمی کوردستان هەر بەو شێوەیە بووە خۆمە شتێکی نوێ نییە ئێستا کردوتان بەڵام سەرتاوکو من پێشی ئیشارەتم پێیان نازانم ئەمانەی کە ئەچەند بڵێم خەڵکی شارەزامان نییە لە هەرێمی کوردستان خەڵکی شارەزامان زۆرە بەڵام تێ ناگەن کە ئەمە یاسایەکی ئەمە مناقەشەی ڕقەمە ئەمە مناقەشەی یاسایە مناقەشەی ڕاکێش و گرژبوونی پێ بکەین کەم یاسای دەرچوو یاسای ئیدارەی مالی نیگەرانی نەبوو هەرچەندە مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشیدە و کاتە لە لیژنەی دارایی لای ئێمە لەم بەرنامەیە هۆشداری داوتی خاڵی زۆری تێدایە لە یاسای ئیدارەی مالی دەبێت چاک بکرێت لە کۆبوونەوەکانیش پێی وتبوون بە بڵێن دەسەڵات بەسەر چاک نەکرا ئەو کاتە ناڕزایەتێکی ئەوتویان نەبوو لەسەر یاسای ئیدارەی مالی تەسەوەریان نەکرد ئەو بڕیارەی دادگای تەحکیمی پاریس دەرفشێکە لە 25 سیا تەسەوەری ئەویان نەکرد تەسەوەری ئەویان ناکرد کە لە دادگای فیدراڵی هەر عینەشل لێشەوە ئەو چەند بڕیارێکی دەرفچێت کە ڕێگە بگرێت لە حکوومەتی هەرێم کە خۆی بە ئارەزوی خۆی نەوت بە دوای نەوت تابگەڕێ نەوت دەربێنێ وە بە بازاڕیشی بکە لەبەر ئەوە بوو ئەو ساکە گویان یاساکانیان فەرامۆش کرده بوو ئەو یاسانی تەسەوەری ئەویان ناکرد کە بە تایبەتی دادگای تەحکیمی پاریس کە دادگایەکی بازرگانی تەحکیمەکان لە بینی کێشە بازرگانیەکانە سەر بە ژووری بازرگانی پاریسە تەسەوەری ئەو بڕیارەی ئەویان ناکرد نە ئەویش و نە تورکیاش تەسەوەریان ناکرد ئەو بڕیارە دادگای پاریس بە ساڵحی عێراق بڕیار بدات. سپاس دەکەم دوای دێمە خزمەتت مامۆستا بزانین بەغداش غەدر دەکات دێمە خزمەتت کاک دکتۆر سەبارەت بە ناردنی موچە وزام لە 18 مانگەوە ئێستا بڵین بەیانی 17 مانگە لە 18 مانگە وزام موچە لە عێراقدا بەش دەکرێت ئایا بۆ هەرێمیش تەمویل دەبێ ئایا بەتاوەتی پارەی موچە و پرۆژە و خەرجی دام و دەزگاکان یاخۆکو مانگی ڕابردوو سولفەیەک بێت کە 598 ملیار بوو چۆنە ئەوەندەی کە بەڕێز داگەدار بیت ئەگەر جەنابەت لەبیرت بێ لەو بەرنامەی هەر باسی ئەوەمان کردبوو ئەو کاتە کێشەیەک هەبوو بریاری مەحکەمەی ئیتیحادی دەرچووە لە ستۆدیۆ بووم پێم وتم من اقتراحێکمان هەیە
کە پارەی بوجە بینێرێت سەرۆک وەزیران ئەو کاتە بەبێ وەکو قەرز وەکو تەمویل تاوەکو بوجەیەکی قانونی بوجە حەل بکرێت فعلا جوا بووە پارەیان ناردۆتەوە بۆ هەرێم بە شێوازێکی قەرزێکی ئیتیحادی هەتا ئەم مەشاکلە حەل نەبێتەوە من پێم وایە بوجە نایەت تاوەکو ئەم کێشانە حەل بکرێتەوە تاوەکو یەکلایە بکرێتەوە بەڕاستی من ئەڵێم پێش وەخت ئەبوایە نەک ئێستا قسەی لەسەر بکرێتم ڕۆژانزەیمان ئەبێ لە بدایەتی مانگەوە هەوڵ بن کە ئەو کێشانە حەل بکرێت و حتا ئێستا مامۆستا باسی کردبوو هیچ دلیلێک نییە یعنی نە وەزارەتی دارایی عێراق بڵێ کاتە ئەوە فەرموو بەبێ مستەنەد حکوومەتی هەرێم پارەی سخاڵە سنووریەکانە پارەی نەوتەکە نەیناردووە و حکوومەتی هەرێمش بە هەمان شێوە ڕوونی ناکات بەرامبەری خەڵکی هەرێمە بڵێ کاکە ئەوە حکوومەتی ئیتیحادی مقەسرە تاوەکو خەڵک بزانێت ئەوە موشکلەکەمانە یعنی هەرچی ئەکرێتەوە لە پشتی بەردەو ئەکرێت بە شەفافیەت و ناکرێت ئەبوایە لە پشتی بەردەو شتەکان ناکرێت بە شەفافیەت و بکرێت ئەبێ ئەعلام و ڕاگەیاندن بزانێت بۆ ئەوە تۆهمەت و تەهمەت هەڵواسین بەرامبەر یەک و تەخوینکردنی یەکترین نابێت ئەنی پێشتر خۆتە زانی فەقەرەیەک هەبوو لە موازنە سلێمانی داوای کردبوو کە بڵێ ئەگەر حکوومەتی هەرێم بابەت نەبوو بە ئیلتیزاماتی قانونی بوجە و اتفاقی سیاسی سلێمانی داوای کردبوو کە بودجەی خۆ ڕاستەوخۆ لە بەغاو بینێرێت بەداخەوە اتهامی یەکترینیان کردبوو پارتیەڵێ یەکێتی وایە و نابێ ئەو شتانە و ئەوە داوای دابشکردنی هەرێمە طبعا شتیوانە بووە و نابێت هەرێم دابش ناکرێت بەڵام مشکلەکە ئەوەیە چی پەیوەندیەکەیە ئەگەر دوو محافەزەی لە هەرێمی کوردستان ملتەزم نەبێت ئەبێ سلێمانیش باجەکە بە طبعا ئەوەش موافقەی لەسەر کرا حکوومەتی بەغا وەکو پێم وتی عقدەیەکی سیاسی نییە عقدەیەکی نەتەوەیی نییە بەرامبەری هەرێم بەرامبەری کورد ئێوە کێشەکان حەل بکرێت وەفدەکان کێنەوە بە جدی باسی کۆمەڵێ مەشاکلی سیاسی ئەکەن باسی کۆمەڵێ مەشاکلی اقتصادی ئەکەن بەڵام کە ئەگەڕێنەوە لوجنەیەکی هاوبەش دروست نەکرێت و بەفعلی ئەو کێشانە حەل بکرێت طبعا کاتی شێوێت هیچ شتێک ناکرێت ئەو گفتوگۆیە هەموو مانگێک دووبارە ئەبێتەوە هەموو چەند مانگێک دیسانەوە دووبارە ئەبێتەوە هەڵبژاردن نزیکە بێتەوە ئاستی قسەکردن لەسەر مەوزوعی حقوق و استحقاقاتی هەرێم ئەو بەغاوە ئەکە ئەویش وای کردبوو کە کێشەکانی نەک لە ئاستی سیاسی ماوەتەوە گەشتۆتە ئەوەیە کە لە ڕووی کۆمەڵایەتیش تەسیر دەکات باشە بەڕاستی ئێمە خەڵکمانەوێت بەڵێ ئێستا بەغداد چونکە ئەگەر خەلەلێکی شەوێ بۆچی سزای بۆ نمونە بەرپرسان نادا بەرپرسانی هەرێم بێ بۆ فەرمانبەران باجەکەی بدە ئێستا دواکەوتنی موچە هەیە لێرە ئێستا موچەی مانگی 6 دوێنێ کۆتایی پیاتوە موچەی مانگی 7 نەدراوە موچەی مانگی 8 و تەواوی موچەش بۆ بە تەواتی نانێدرێ خۆلیسی موچە پێویستی بە 940 میلیارێکە مانگی ڕابردوو بەغداد 590 میلیاری نردووە باز لەوە دەکرێت وتوێتی لەگەڵ داهاتی ناوخۆ کەنەوە بەشی موچە دەکات غەدرێک نییە لە بەغداوە ئەگەدارین بەڵێ سەرۆک وەزیران ئەگەدارە وەزیرەکان ئەگەدارە بەڵام خۆتە زانی ڕای گشتیش بە هەمان شێوەڵێ تۆ باران نێریتەوە بۆ هەرێمی کوردستان و موچە تەوزیع ناکرێ طبعا لێرەش ڕای گشتیش بەرامبەری حکوومەتە لێ تۆ بۆ مجاملەی حکوومەتی هەرێمەکەی بۆ پارەیانە دەیتێ و خەڵکەکەش مستەفید نەبێ ئەوش ئەوترێتەوە لە میدیای عەرەبی و ئەمانەش هەر باسی ئەوە ئەکرێت ئەڵێ چۆن ئێمە ملتەزمین وەکو مۆزەفی حکوومەتی ئیتیحادی با هەرێمیش ملتەزم بێ بەرامبەریەوە ئەوە کێشەکە ئەوەیە ئەنها من وەکو شەخسی خۆم وەکو چەند کەسێکی تر خەمی ئەوە خۆین تر ئایا هاوڵاتی کورد تاوانی چییە بۆ نەک ئەوەش لە سلێمانی بێ لە هەموو محافەزەکانی ترەوە ئەوانە شەر ئینسانن هەم التزاماتیان هەیە
هەم مەشاکلیشیانەیە بەڵام جددی نەبوون تا ئێستا وەکو خۆم نەمبینیوە کێشەکان بە جددی حل بکرێت نەمبینیوە بە شەفافیەت حل بکرێت باسی ئەوەیان کردو بوو مادەی 21 لە دستورە عفوا لە قانونی بودجێ چون طعنیان کرد لە محکمەی ئیتیحادی محکمەی ئیتیحادی بعضی فقراتەکانی ڕەدی کردوتەوە وەک شکراو بە داهاتێکی گەورە و حکوومەتی هەرێمە توانرا ئەو شتانە دروست بکات بەڵام واقعی نییە جددی نییە حەقیقی نییە ئێمە خەڵک ئێشتی لەسەر ئەرزی واقع ببینێت نەک قسەی لە ڕووی ئەعلامەوە و لە ڕووی سیاسیەوە هەناچی ئیسفادەیەک هەیە من ئەڵێم حەلێک هەیە ئەمڕۆ ئەگەر بتوانێت وەفدێکی هەرێم بێتەوە لەگەڵ حکوومەت دانیشێ لەگەڵ وەزارەتی دارایی لەگەڵ سەرۆکی وەزیران شتەکان بە شەفافیەت ئەکرێ ئەم کێشانە نامێنێ هەوڵ بن قانونی نەفتوغاز جێبەجێ بکرێت و پەسەند بکرێت کاکەوە چەند ئەندام پەرلەمانمان هەیە کورد لە بەغا تقریبا 60 کەسن ئەم 60 کەسە ئاساری چییە ئیشی چییە ئەی نابێ ئەو کێشانە حل بکرێت بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتت دکتۆر دێمەوە خزمەتت مامۆستا سەبارەت بە بەغداد پێشبینی دەکرێت چۆن موچە بنێرێت ئێستا موچەی مانگی حوتە هەشتە چارنووسەکەی چۆن بێ وەسوار بە بودجەش خۆ هەر جگە لە موچە خۆریش خۆدەی پرۆژەی خزمەتگوزاری هەبێت چی بەسەر دێم پرسە بە تەسەوری منەکەوێتە سەرەوەی کە ئێستا جارێ ئەوتانێ دوو ڕۆژەوە دی هەرێم لە بەغایە تاکو ئێستا هیچ شەستەحێکیان نییەوە خەڵک بزانێت لەسەر چی ڕێکەوتن و خاڵەکانیان چیە و چۆن نییە ئەمە خۆی لە خوا ئیشارەتە بۆ ئەوەی ئیتر با ئێمە لە خۆمانەوە دڵی خەڵک بە قسەیەک یەکسەر ڕۆشنایی باتەوە دوای بکوژێتەوە نەخۆش نەکەی خەڵک چاوەشە نەکرێت بەڵێ بە خەڵکێکی زۆر لە خۆمان ڕۆشنایی دوومانگە دەڵێن دوو موچە بە سەریەکەوە بەڵێ لەوانەیە ئەو کەسەی کە دوو ئێستا چاوەڕێ ئەو بکات دوو موچە لەسەر بەیەکەوە وەربگرێت لەوانەیە بچێ قەرز کات لە خەڵک لەوانەیە بچێ کۆمەڵشتی ناوماڵی بێنێ پشت بەو دوو موچەیە بەستێت بەڵام تاکو ئێستا حکوومەتی هەرێم تاکو ئێستا ڕوونی ڕێ نەکەوتون لەسەر ئەوەی کام داهاتە سیادیە کام داهاتە محلیە بەزاری دیاریمانگە چەندێک کە لەسەر ئەوە ڕێک نەکەوت بێتن لەسەر ئەوە ڕێک نەکەوت بێتن ئەوە لەسەر ئەمە لەلایەکترەوە لەسەر ئەوە ڕێ نەکەوتون ئایا حکوومەتی عێراقی کرێی دەرهێنانی بەو شەریکاتانی کردنەوە دەرێنە چەندیان ئااتێت چونکە تێچۆکەی بڵێ کریەکەی تێچۆکەی چەندیان ئااتێت چونکە سۆمۆ ناچێ بەپێ ئەو ڕێکەوتنە بیان ناتێککە حکوومەتی هەرێم لەگەڵ ئەو شەریکاتانە کردوێتی لەبەرەوە لە هەموم حاڵەتانەیە ناتوانانی بڵێ بەڕێی من تاکۆستا لەوان ئیتر نازانین خواک دوو موچەکەمان نایە خواکە جارە موچەی مانگی حوتە نێرن بە قەرزەکەش بە سلفە چۆن پێشە 500 ملیاریان نرد و 308 ملیاریشان دانابوو بە داهاتی ناوخۆ ئێستا شەگەر بەیان و دوو بەیانی ئەو 508 ملیارە بنێرین تر پێویستە لەسەر حکوومەتی هەرێم خۆی ئەویتری بۆ پڕشیەوەی هەیە گەر جارێکە 590 ملیارەکە بێت بە شێوە داهاتی ناوخۆ هەیە لە داهاتی ناوخۆ ینی نزیکەی تریلیۆنێک بێت باردووکیان ئەو حکوومەتی عێراقی لە ڕێگەی خەبیرەکانی خۆی حسابی کردو بپێ و داهاتانی کەم فیدراالیە نافیدراالیە کە لە مانێکا 308 ملیار دینارە ئەمە لە لایەکتریشەوە ئەگەر بەشی ئەوەش نەبێت پارەیەکی زۆر کەسەکان هیانە لە دەروی وڵات قەچەکە بە ئەو پارەیە بێنەوە لە لایەکترەوانێ ئەگەر ئەوەنا نانێ بچنە ژێڕکێفی حکوومەتی عێراقیوانێ ئەتوانن یەکێک لە خەسڵەتەکانی قایدی کاریزما لە سەردەمەکانی خۆ لە حڵتی تەلۆنە پارەیەکی زۆر بەپێی میدیاکان و بەپێی بەڵگەکان کە هەیە لە دەروی وڵاتەیە ئەو پارانە بابێنەوانێ با 6 ساڵێک پارەی خەڵک بن و بزانە ئەو کاتە چۆن حکوومەتی عێراقی تاکوت پێش دادگای فیدراالی پێش دادگای پاریس ملینەیە ئێوەش ملمەیەن تاکو ڕۆژە ڕۆژان زۆرێکی باشدرەکە لە بەغداوەیە کە لە موچە خۆران دەکرێت لە هەرێمەوەی لە کامێ بە ئەوی کە بەڕێزت تێدەکە غەدرەکە تۆ ناتوانیم ڕێگادر لەکوێ ئەوان ڕێکەوتنیان کردووە شتەکان بووە بە یاسایی و بە نووسراوە بە پێی مادەی 21 بودجەی قانونی بودجەی عێراقی ئەوە جێبەجێ ئەوە داوا ئەکات ڕێکەوت ئەڵێ ئەوە مەوێت کە حکوومەتی عێراقی داوایەکە و لەگەڵ ئەوەشا پشت دەبەستێ بەچی بە شێوە قانونەکەوتم قانونی سێکە قانونی کارگەری و دارایی عێراقی
بەس مامۆستا لە مادەی 12 باسی ئیلتیزاماتەکانی هەرێم دەکا 400,000 بەرمیل نەوتی ڕۆژانە بەڵێ بڵین داهاتە ناناوتیەکان هەر لە مادەی 12ەوە هاتووە قەرزەکانی TBI بداتەوە دڵە دواتر وەزارەتی دارایی عێراق پشکی هەرێم دەخاتە سەر هەژماری حکوومەتی هەرێم ئیلتیزاماتەکان بەم شێوە هاتووە بەڵێ لە قانونی بوجا هاتووە بۆ شێوەیەکەی بۆ لە قانونی بوجا و شتانە جێگیر کرا خۆی بڵین هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان پێی رازی بوون فراکسیۆنەکانی دەسەڵات پێی رازی بوون لەو کاتە ئەتوانی پێی رازی نەبن ئێستا بە شێوەیەکی تر ئەبوو ئەمە لە لای ترۆنێ معناها کە پێی رازی بوو ئەچیتە ژێربارەوە بەمە ناکرێت ئێستا پێی تۆ بێ زەریبە و ڕسومات و پارەی کۆمەڵی کارەبا و شت زیاکەی لەسەر خەڵک بڵێ بەوە پڕ بکرێتەوە بەوە پڕ ناکرێتەوەوانێ بەوە پڕ ناکرێتەوە ئەسڵەن ئەبێ ئەگەر ئەبێ سبینێش کە باسی داهاتی نانەوتیەکەین پێویستە ئەو ڕسوماتانە هەیە لە ئاوڕۆ و لە زەریبەکانە لە پارەی کار پێویستە ئەوانیش کەم بکرێت چونکە لە 150 ئەچێ بۆ حکوومەتی مرکزی ئیتر بۆ کەم ئەوەش کەم بکرێتەوە بەو شێوەیە ئەو ئەرکە نەخرێتە سەرشانی خەڵک یعنی نازانم ئەوڵە ناڕوونی هەیە نازانی لەکوێوە ڕێنمایی باش ینی بە کورتی بە حکوومەتی هەرێم بڵێ دەبێ مادەم داهاتەکە بۆ بەغدای و باز ڕسوماتەنێ بەناسی سپێنراون دەبێت لا ببرێ وایە من ئەڵێم ئەگەر لاش نەبرێت لە 100 باشە پێویستە کەم بکرێتەوانێ لەسەر هاوڵاتیان لەبەرەوە ئەرکی دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرانتر ئەکات سوپاس دەکەم کاک دکتۆر سوپاس دەکەم مامۆستا کاک دکتۆر سەبارەت بە موچەکە ئەوەی وەکو سلفەیەک بێت دیارە مانگە چەندێت ئەوەندەی کە بەڕێز داگاداربی مانگە ڕابردوو لە 590 ملیار هات لەم ڕۆژانەدا لە دوایەوەی کە بودجێ عێراق سەرف دەکرێت ئەگەر بودجەش نچێتە بواری جێبەجێکردنەوە ئەو بڕەپارەیە دێت بۆ هەرێم نا لە بواری جێبەجێکردنە ئەوەتر لە نەشرکراوە لە وەقای عێراقی و جێبەجێکرێت ئەم کەسانەش کە تازە تاعین بوون تا ئێستا معاشیان وەرنەگرتووە چەند هزار کەسێک تاعین بووە لە دام و دەستگاکانی حکوومەتی ناوەندە ئەوانش تا ئێستا معاشیان وەرنەگرتووە تقریبا 3-4 مانگە منیش پێم وایە بە شێوازێکی سولفە معاشی خەڵک ئەدرێتەوە بۆ هەرێم تاوەکو ئەو کێشانە حەل بکرێتەوە سا من و کاکدلێر ڕێکەوتین کە ناشەفافیەت هەیە لەم بینایە و ئەم ناشەفافیەتە وای کردبوو کە هەندێک تاقیداتێک دروست بکرێت و خەڵک نەتیجەی نازانێ بەڕاستی تۆ چۆن ئەتوانی ئەدایەکی باش لە خەڵکیتەوێ لەولاش کۆمەڵەشتی بۆ زیاکەی بەڵێ فعلەن ئەو شتانە پڕ ناکرێتەوە ئەسا ئەو کێشەی داهاتی کارەبا لە حکوومەتی ناوەند لەگەڵ وەزیری کارەبا قسەمان کرد وتی کێشەوە ئەوەمان نییە ماڵان کێشەکەمانەوە مەعمەلە گەورەکانە مۆڵە گەورەکانە ئەوانە کارەبای زیاتریانەوێت مەبەسم تۆ زەخت دەخەیتە سەر هاوڵاتی کێشەکە حابێت ئمڕۆ کێشەیەکی گەورەمان هەیە باسی ئەوەمان کردبوو کە ئەم شەریکاتانە ئەم کۆمپانیانە کە عەقدیانەیە لەگەڵ حکوومەتی هەرێم چۆن بتوانێت لە دەسەڵاتی لە ژێرباری ئەوان دەرچی دەوان ئەڵێ من بۆ نمونە برمیلی نەوت لە هەرێمە بەنیوە قیمەت ئەفرۆشرێت ئەگەر کەمتر بەرامبەری ئەو بەرمیلە نەوتە کە لە عێراقا دەرچێت بۆ شوێنانی کرد ئەمڕۆ تورکیا وەکو جەناب دەزانیت بەداخەوە مساومە ئەوە ئاکات بەرامبەری ئەوەیە زەخت دەکاتەوە ئەڵێ من بە هیچ شێوازێ قبوڵ ناکەم نەوتەکە لە ڕێگەی منەوە بڕوا لە بوریەکەی ئێمە و خوات تاوەکو لەسەر هەموو بەرمیلێک $3 وەربگرم عێراقیشی پێ قبوڵ ناکرێ حکوومەتی بەغداد ئەڵێ باشە فەرموو حکوومەتی هەرێم ئەو 450,000 بەرمیلە تەحویلی کەن بۆ ئێمە لێتانە کڕین و پارەکەینەوە ئەوە ئەگەر جێبەجێ بکرێت من ئەڵێم لە هەنگاوێکی باشە یعنی گەشتونەتە قۆناغێکی باشە بەڵام بتوانین ئەو هەموو کێشانە چەند ساڵێکە بۆ کراوەتەوە بە مانگێ بە 2 مانگێ حەل بکرێتەوە
ناوەڵا هەر ناکرێتەوە بە 2-3 مانگ باشە کاتیەوێت کاکتۆر وە ئێرادێکی فعلیەوێت. بەڵێ کاتم زۆر هەر بڵین نەماوە بەڵام پرسیارێکتر بە کورتی سەبارەت بە تەیف سامی توندە بەرامبەر پشکی هەرێم ئەگەر ئێستا زۆرجا بازەکێت توندە تەیف سامی؟ تەیف سامی قانون جێبەجێ کات ئەنها ئەوش ئەوە نییە بڵێن وەزارەتی وەزیری دارایی خۆ پەیوەندیدارە بە ئەنجومەنی وەزیرانە. ئەنجومەنی وەزیران 4 وەزیری کوردمان هەیە لە ئەنجومەنی وەزیران، یعنی نەک ئەوەش جێگیری سەرۆکی وەزیرانە دکتۆر فاکسێنە کە وەزیری دەرەوی عێراقا، بە هەمان شێوە جێگیری سەرۆک وەزیرانە بۆ مەجلیسی اقتصادی. کەواتە مەوزوع ئەوە نییە ئەوە شەخصی بەرامبەری هەرێم، بەڵام ئەوش ئەڵێ من بەرپرسیارم سبەینێ دەرچم لەو پۆست و مەوقعە بەرپرسیارە بم وەکو جەناب تەزانی چی لێ هات وەزیری پێشووی دارایی عێراق ئەمڕۆ ئەمری قەبزی بۆ نمونە بۆ دەرچوو حجزی لەسەر بڵێن سەرۆت و سامانەکەی خۆی بۆ دەرچووە. ئەوش نایەوێ مەسئولیاتێک تەحمل کا بۆ مۆزوعی مجاملەی سیاسی. بەڵێ سوپاس دەکەم. سوپاس دەکەین سوپاس بۆ بەرزان دکتۆر حیدەر بەرزنجی کە لە بەغداوە لەگەڵ مابووی هەروەها مامۆستا درێ مەحموود دەستۆری سوپاسان دەکەم. سوپاس بۆ بینێرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم خواتان دەکەم.